ڕۆژ باش بە ناوی کەناڵی تەلەڤیزیۆنی سلێمانی و بەگەرمی بە خێراتنتان دەکەین لەچی هاتنتان سوپاسگوزارین بۆ کۆڕی خوێندنەوەیەک بۆ کتێبی پڕبایەخی مێژووی بۆ مێژووی جەنابی سەرۆک بارزانی کامڕۆ لەلایەن برای نووسەر و ڕۆژنامەنووس کاک فارس مەڕۆڵیەوە پێشکەش دەکرێت. باشترین دەستپێک ڕێزگرتنە لە گیانی گیانبەخت کردووان ئەوانەی قوربانیان بە گیانی خۆیاندا لە پێناوی ڕێگای سەربەخۆی و ئازادی نیشتیمان با هەموومان چەند ساتێک بە بێدەنگی ڕاپۆستین. سەروەری بۆ شەهیدان زۆر سوپاس. بەڕێزان ئەمڕۆ لەرە کۆبوونێتەوە تا نووسینکەوە گوێبیستبین بۆ خوێندنەوەی برای بەڕێزمان سەر و ڕۆژنامەنووس کاک فارس مەڕۆڵی لەبارەی کتێبی مێژووی پڕبایەخی بۆ مێژووی جەنابی سەرۆک بارزانی و کتێبەی کە لە سەرەتاوە دەستی ئەمەی خوێنە دەکرێت جاریش ئاشنامانەکاتەوە لە مێژووی زاوتی سیاسی و نەتەوەییمان پاشان تیقە دەکرێت لە وێستگەیشی کرینی مێژوویمان کە پەیوەندی بە ڕیفراندۆم و سەروەری و شاناسیەوە هەیە. پێم خۆشە نزیکەوە دیقەت بگرین گوێ بگرین سەرنج بێن لە خوێندنەوە و سەرنجەکانی نووسەر و ڕۆژنامەنووس کاک فارس مەڕۆڵی. بەخێر بن. لە ڕازیاوە کاکەمان شتێ ئەمڕۆ قسە لەسەر کتێبی بۆ مێژووی سەرۆک بەرزایی دەکەین. کتێبی بۆ مێژوو گێڕانەوەی یاخود باسکردنی پانۆرامای مێژووی و ئازارەکانی گەلی کوردستانە لە چاڵدێرانەوە تا ڕیفراندۆم و بە دیقەت یاخود بە چڕی زیاتر باز لە 100 ساڵی ڕابردووی ئەم بەشەی کوردستانی باشوورەکە لە چەند مەسەلەکان و ئازارەکان و بربەرەکانی و ململانیەکان. ئەگەر مێژوو بۆ ئەوە بێ بۆ لێی تێبگەین یاخود ئایندەی لەسەر بنیاد بنین، ئەم کتێبە یەکێکە لەو کتێبە مێژوویانەی کە دەکرێت مێژوونووسانی کورد و توێژەران و ڕۆشنبیرانی کورد بگەڕێنەوە بۆی، چونکە نووسینێکە لە ڕاستیە بەتاڵ دوور لە ئایدۆلۆژیای حیزبی و سیاسی نووسراوەتەوە، بەو شێوە نەنووسراوەتەوە کە نووسەری ئەم مێژووە حەزی لێ بێ یا ویستێ بێ، بەو شێوە نووسراوەتەوە کە مێژوو چۆن ڕوویداوە وەک خۆی نووسیوێتەوە و زۆر بێلایەنانە نووسیوێتەوە و بریندارکردنی بۆ هیچ کەس و لایەنێکتیان نییە. بەڵام حەقیقەتی مێژووی کورد و دۆستانی کورد و دۆژمنانی کوردی لەو فترە زەمەنەی لە چاڵدێرانەوە بۆ ڕیفراندۆم قۆڵتر بڵێن لە 100 ساڵی باشووری کوردستانە باس کردووە. سەرەتا ئەم کتێبە لە بەرگەکەیدا ئەگەر دیقەت لە بەرگەکەی بدەین کۆمەڵێک وەڵامی پرسیارەکان لە ناو کتێبەکە وەرەگرینەوە. یعنی ئەو تابلۆی لە بەرگەکەی کێشاوە ئەتوانی لە کۆمەڵێ بابەت تێبکەی کە لە ناو کتێبەکە باسی کردووە. و دواتر ئەم کتێبە پێشکەکەی پێ لە پێشەوە کۆمەڵێ نەخشەی سەردەمی عوسمانیەکان و ئینگلیزەکانی تایە کە باز لەو شوێنانەیە کە جوغرافیای کوردستانن، چی نەخشەی عوسمانیەکان و چی نەخشەی بەریتانیەکانی تێدایەوە شوێنی کوردستانی لەو نەخشە گەورەیە دیاری کردووە. دواتر ئەم کتێبە پێشکەشی دەکا بەوانەی کە خۆ ناچەمێنن. لە ڕاستی ئەم وشەی ئەم ڕستەی خۆ ناچەمێنە لە سیاقێکە لە زەمانێکە هات بوو کە کوردستان لە ململانێکی گەورە بوو، لە تەوقێکی سیاسی و ئابووری و دیبلۆماسی و سەربازیە بوو، لاسی عێراق و لاسی نێودەوڵەتیشە. ئەم خۆ ناچەمێنە ڕاستە بۆ هێزی پێشمەرگە بوو کە جەنابی سەرۆک بەکارهێنا، بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ تاک بە تاکی خەڵکی کوردستان بوو. خۆ ناچەمێنین بۆ مامۆستایەکی زانکۆ بوو کە قوتابیەکانی خوێندکارانی پڕچەک بکات لە ڕووی فکرەوە کە ڕوبەڕووی ئەو هێرشانە بنەوە لەگەڵ گەلی کوردایە. خۆ ناچەمێنین بۆ مامۆستایەکی ئاینیە، بۆ خەشەیەکی مەسیحیە، بۆ کرێکارێکە، بۆ جوتیارێکە. ئەم ڕستەیە چۆن ڕستەی سەرکردە سیاسیەکانی گەلانی چەوساوی جیهان بەکارهێنا و دواتر گە لە چەوساوەکانی تریان ئەم ڕستەی ئەوانی ئەوتەوە وەک ماندێلا و غاندی بەوانە. ڕستەی خۆ ناچەمێنیش دەکرێت هەموو ئازادی خوازێکی ئەم جیهانە خۆی بکا بە مڵکی لە بەرامبەر بەرێککەوتنی هێزی داگیرکەر و هێزی داگیرکراوە. دواتر لەم بابەتاوە گوتم ئێمە پوختەیەکی کەمی یاگوڵبژێرێکی باسەکەین
یاخود بڵێ ئەمە هەر تەوەرێکی ژوورێکە ناکرێ داخلی ژوورەکە بین زۆری تیامێنەوە بۆ یە کلیلی هەر ژوورێکی یا تەوەرێکی لە خزمەتیەوە عەرزەکەین و دواتر کتێبەکە کە بە دیاری پێشکەش بێوەکرێت کەسێک خوێنێتەوە بە ڕوویای خۆی و بەڕێی خۆی ئەتوانێت خوێنەوەی بۆ بکە یاخود هەڵسەنگانی یا خوڕەقنەی لێ بگرێت من ئێستا لێرە توانم بڵێم کلیلی تەوەرەکان یا ژوورەکان ئەخەمە خزمەت بەڕێستان. سەرەتا باز لە دابەشکردنی کوردستانەکە لە شەڕی دەنجامی شەڕی عوسمانی و سەفەویەکان و باز لەوەیە کە لەو کاتەی سەردەمی عوسمانیەکانیشا کەسایەتە کوردەکان لە ڕووی دیبلۆماسی و سیاسیوە لە هەوڵی خۆیان نابوون بۆ ئەوەی مافەکانی گەلی کوردستان بەدەست بێنن ئاماژە بە کۆبوونەوەیەکی ماڵی نورەدین بەریفکانیەکە کە کەسایەتی کورد کەسایەتەکانی کورد و کاتە لەوێ کۆبوونەتەوە دانیشتەکان نامەیەکی لێکەوتەوە ئاراستەی عوسمانیەکانیان کردووە کە شێخ عەبدولسەلام بەرزانی لە بری هەموو ینی ئامادەبوانی کۆبوونەکە ئیمزای کردووە داوایان لە عوسمانیەکان کردووە کەوا مافەکانی گەلی کورد مافە سەرەتایەکان کە بریتیە لە خزمەتگوزاری و زمان و ئەوانە بە کورد بدا بەڵام دیاراوان بە زەبری چەک و ئاگر وەڵامیان داونێتەوە عوسمانیەکان وە هیچ هاتنە پێشەکیان بۆ کورد نەبووە و لێرەدا ئاماژە بە گەڕیدەیەکی بەریتانیەکە لە کتێبەکەی باسیەکە کە ئەو شێخ عەبدولسەلام بەرزانی دیوە ئامادەی دەربڕیوە کە بێتە بەریتانیا لەگەڵ بەریتانیەکان قسە بکات لەوێ لەسەر مافەکانی کورد و چەوسانەوەکانی کورد لەلایەن عوسمانیەکان و سەفەویەکان بکە شێخ عەبدولسەلام ئامادەی دەربڕیوە کە بچێتە بەریتانیا و هەر باسی لە کۆبوونەوەی تریش دەکات لێرە وەک کابڵێکی دیبلۆماسی لە نێوان نوێنەرەکانی کورد کە شێخ عەبدولسەلام بەرزانی و مارشەمعونی ئاشوری و پاشای ئەکەدیەکانە بێ هەرسیانیان پێکەوە نێردەی قەیسەری رووسیا بینن داوایەکەن کە قسە لەسەرەوەکەن کە حکومەتێک شێوەی فیدرال بۆ ئەم سێ پێکاتەیە دروست کرێت دواتر شۆڕشی ئۆکتۆبەری مەسەلەکان بەجۆرێترە بن بەرزانی لێرە ئاماژە بۆ کە بریماکۆف لەم دوایانەدا سەردانی هەولێری کردووە پێی وتوم کە لە بەڵگەنامەکانی قەیسەرا باز لەوە کە یەکێک لە ئێوە هاتووەتە رووسیا قەیسەری رووسیای دیوە ئەو کەسەی شێخ عەبدولسەلام بەرزانی بووە کاک مەسعود لێراڵێ ئەم معلوماتە بەنسبەت بنەوە تازە بوو لە مێژوو کوردانم دیبوو نەیشوزانی بوو کە شێخ عەبدولسەلام قەیسەری رووسیای دیوە ئەوەی کە بریماکۆف پێی وتم کە لە بەڵگەنامەکانی قەیسەرا ئەم بەڵگەنامە یەکێک لەگەڵ ئێوە هاتووەتە رووسیای و سەردەمە لێرەدا بە پوختی باسی ئەو قۆناغی و سەردەمەیەکە ناکرێ بەبگەڕێن و بۆی دواتر یەتە سەر دامەزرانی دەوڵەتی عێراقی باز لەوە کە دوای کۆبوونەوەی قاهیرە کە لە چوارچێوەی سیاسەتی ئینگلیزەکانە یا بەریتانیا بڕیاری دروستبوونی دەوڵەتی عێراقی دەن هەر دوای کۆبوونەوەی قاهیرە و ئەمیر فەیسەڵ لە سعودیەوە یان بۆ مەلێکی عێراق بڵێن نامەیەک لە دوای کۆبوونەوەی قاهیرە بە ماوەیەکی کەم نامەیەک ئاراستەی بەریتانیەکانەکە داواکە کوردستان بخەنە سەر عێراق چەرچڵ وەڵامی دەداتەوەڵێ ئێمە دەوڵەتمان بۆ تۆ دروست کردووە نەک ئیمپراتۆر کوردیش خاوەنی جوغرافی خۆیان و مێژووی خۆیان وتە دواتر دۆخەکە بۆ شێوەی لێ ئەمە ئەومان پێڵێ عقل ئەو عقلی لە عێراق حکومەکە لە یەکەم ڕۆژی وە لە سەردەمی مەلیکیەوە تا ئێستا یەک توێڕوانینیانە ئەویش سڕینەوەی کوردیا خوددانی کورد لە ڕووی سیاسی و ئابوورێ چونکە یەکەم دەستپێکی مەلیک داوای ئەوەی کردو کە بە نامەیە کوردستان بخرێتە سەر عێراق وەڵامی چەرچڵ ئەوە بۆ ئێمە دەوڵەت بە تۆ دروستەکەین نەک ئیمپراتۆرێت دواتر لەسەر شۆڕشی ئەیلول قسەیەکە ئاماژە بە شۆڕشی چواردەی تەمووزەدا کە گۆڕانکاریی گرنگی نەوعی لە عێراقا هێنایارەوە وەو کاتە جەنابی بەرزانی گەڕێتەوە بۆ عێراق و بینی شۆڕشی کورد و شۆڕشی چواردەی تەمووز سەرەتایەکی باش دەست پێ دەکات ئەگاتەوەی کە لەو دەستورا بینووسنەوە کە کورد و عەرەب لەم خاکە یاخود لەم وڵاتەدا هاوبەشن چەسپاندنی ئەوە لەو کاتەی عێراقدا ئەتوانێت بڵێن یەکێکە لە وێزگەکانی ئاسایشی نەتەوەی کورد کە کورد و عەرەب وڵم وڵاتە هاوبەشن بە دوکۆمنتی ڕەسمی و یاسایی بەڵام دواتر ئاماژە بۆ دانی عەقڵ شۆڤێنی کەوتە ناو مەسەلەکە و دۆخەکەیان بە شێوەیەک تراگر دووبارە چەوسانەوەی کورد دەست پێ بکەین و لە بەرامبەر ئەمەدا شۆڕشی ئەیلول دەستی پێ کرد ئیتر لەو کاتە باز لە گفتوگۆکانی نێوان شۆڕش و حکومەتی ئەو کاتەی عێراقی دەکا باز لە شەڕەکانی دەکا هەتا پیلانەکەی 74 لە گەلی کوردستان لە جەزایر دەکرێت دواتر قسە لەسەر هەستانەوەی شۆڕشەکە بە جۆرێکی تر کە لە سوود وەرگرتن لە شەڕی عێراقیێران و پەیوەندیەکانی لەگەڵ دنیای دەرەوەدا ئاماژە بەوە دەدا و بە تەفسیلی باسیەکە و باز لەسەر ڕاپەڕینەکە کە ڕاپەڕین دوایەوە ڕاپەڕین بوو باز چەپکی ڕاپەڕینەکە بە شێوەیەکی گشتی
وەکارە دەولی و ناوخۆیەکانی ڕاپەڕین چۆن ڕوویدا لێرەدا ئەماشە بە گفتوگۆی نێوان بەرەی کوردستانی یاخود کورد و حکومەتی عێراقیەکە ئەڵێ ئەو کات من بارزانی و تاڵەبانی پێکەوە چوونە بەغداد بۆ گفتوگۆ لەگەڵ عێراقا هەرچەنداڵێ من ناخۆشترین ساتم بۆ کاتانێکە چون بەسەر ئەو هەموو قوربانی ئەمە جارێتە چوینەوە بەڵام لێرەدا باس لە هۆکارەکانی گفتوگۆ لەگەڵ بەحسا و شێوازی بەڕێوەچوونی کۆبوونەوەکە بە پوختی ئەخاتە بەردەم ئێوە بەڕێز. باز لە ئەوەی کە کورد لە ڕاستیە تا ڕادەیەکی زۆر ناومێد بووین لە عێراق لە 2010 کە من چوومە بەغداد و تێگەشتم کە ئەم حکومەتەی کە ئێستا حکومەکە پەشمان بوونەوە لە هەموو ڕایەکان و عێراق بەرەو ترسناکیە چێ و بەرەو ترازانە چێ ئەڵێ ئەمەشم لە کۆی کۆبوونەکانی ناوخۆی کوردستان و عێراقی نێو دەوڵەتیە باس کردووە کە عێراق بەرەو هەڵدێرە چێ و دەرەجام دیمانەوە وەزی عێراقە ئەیبینین و بە هەموو سەفیرەکان یاخود بە ناو عێراق بە هێزی عێراقیەکان و دەوڵەکان وتومە کە عێراق ئێستا پاشەکشەیەکە لە شەراکەت و عێراق بەرەو کارەساتەوە. باز لە ئۆپۆزیسیۆنی عێراقیەکە ئەڵێمە لە کۆبوونەوەیەکمان لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عێراقیە کرد پێشرووخانی سەدام هەمومان ڕێکەوتین لەسەرەوەی کە عێراق عێراقێکی فیدراڵی دیموکراتی بۆ هەموو عێراقیەکان بێت و ئەو بڕیارانەی کە لەسەر گۆڕینی دیموگرافیای عێراق دراوە بێ هەمووی هەڵەشێنێتەوە. ئەڵێ بەڵام دوایەوەی کە حکومەت کەوتە دەست هاوپەیمانە شیعەکان یاریەتریان کردووە پەشیمان بوونە لەو بڕیارانی خۆیانداوە باس ئەوەکە کە دەوڵەتی عێراقی کە ڕوخێت ئێمە ڕێکەوتووی لەسەرەوەی کە هەمومان بەیەکەوە کار بکەین بەڵام دیارە ئەوان پەشیمان بوونەوە لە بۆچوونەکانی خۆیان کە ئەچنە بەغا بۆ هەندێک گفتوگۆ و باز لەوەکە کە لەم تەوەرا باز لە دووشتی گرنگەکە یەکێک لەوانەڵێ لە انتخاباتا 2009 پێم وابێ ئەڵێ عەلاوی دەرچووە بۆ سەرۆکوەزیران وایە بەڵام دیارە ئەمریکیەکان و ئێرانیەکان ڕێکەوتن لەسەرەوەی عەلاوی نەکرێ بە سەرۆکوەزیرانی عێراق لەو هەموو دژەی ئەو دوو هێزا لە بەغدا بەڵام ڕێکەوتن لەسەرەوەی کە عەلاوی نەکرێ بە سەرۆکوەزیرانی عێراق و ئاماش بە خاڵێت لەگا لەسەر ئەمریکیەکان ئەڵێ ڕۆژێک یەکێک ئەمریکیەکان وەفدێکیان هات لەلام وتیان هاتوین بۆ داوایەکە ویژەمانەوە یەکێک لە سونە بکەین بە سەرۆکی عێراق ئەڵێ منیش پێم وتن لە گەڕی دووەمی سەرۆکۆمارە منیش پێم وتن ئەتانەوێت جەنابی مام جەلال نەبێ هەر کورد نەبێ ئەڵێ وتیان وەڵامانەی نە کورد بێ و نە مام جەلالیش بێت ئەڵێ منیش پێم وتن ئەمە حەسەی کوردە پشی کوردە بۆ ئێمە قبوڵ ناکەین بێ کورد بێ و لە کوردی شار مام جەلال بێ ئەڵێ دوای ئەوەی دیارە ئەوان لە قسەکەی خۆیان پاشەکشەیان کرد و ئەویان دەکرد. باز لە ئەوەی کە سەردانی وەفدی کوردی بۆ ئەمریکا ئەڵێ ڕێکەوتێک بدانرا کە ئێمە سەردانی ئەمریکا بکەین ئۆباما و سەرۆکی ئەمریکا و با بڵێن دەسەڵەتدارانی ئەمریکی ببینین ئەڵێ پێشەوەی سەردانی ئەمریکا بکەم وەک سەرۆکاتی هەرێم کۆبوونەوەم لەگەڵ هەموو حیزبەکانی کوردستانە کرد لەگەڵ کەمایەتی و ئاینەک جیاوازیەکانە کرد پێم وتن ئێمە چین بۆ ئەمریکا ئەچین داوای سەربەخۆییەکەین لەگەڵ ئۆباما و لەگەڵ حکوومەتی ئەمریکیە ئێوە ڕێیتان چۆنە تەحملی ئەم مەسئولیەتەکەن لەگەڵ منە ئەڵێ کۆی حیزبەکان زۆر بە دڵخۆشیەوەتیان زۆرمان پێخۆشە لێ کە پێش ئەوەی بڕۆین من وەفدێکم پێکهێنا لە بەڕێزان قوبات تاڵەبانی و مستەفای سەید قادر و دەرباز کۆسەت ڕزوور ئەڵێ بۆ شایەتی مێژوو پێم بردمن بۆ ئەوەی کە بزانم من چی بە ئەمریکیەکان ئەڵێم و چی بە ئۆباما ئەڵێم لەسەر قسەی کوردی بۆ بۆی بزانم قسەی سەربەخۆیی قسەی مەسعود بەرزانی نییە قسەی نەتەوەیەکە کەرامەتی نەتەوەیەکە ئەخلاقی نەتەوەیەکە بۆ شاهید بن هەم بۆ مێژوو هەم بۆ حیزبەکانی خۆیان ڕێکتە چوونە لای ئۆباما دانیشتی لەگەڵیانە باسی معاناتی کوردم کرد لە 100 ساڵی ڕابردووە پێم وتن لە مەلیک و تا ئێرا عێراق شەراکەت قبوڵ ناکەن لەگەڵ کووردا هاتوون بە ئێوە بڵێن ئێمەش لەمە دووە پاشکۆیی قبوڵ ناکەین لەگەڵیانە و ئەم ڕستەیە بۆ کورد لە سەرکردەیەکی زۆر خاوەن ئیرادەوە خاوەن باوەڕەوە بەرامبەر بە سەرۆکی ئەمریکا ئەڵێ ئێمە ئەوان شەراکەت قبوڵ ناکەین بۆ ئێمە دوای 100 ساڵیش ناتوانین ئیتر پاشکۆیی قبوڵکەین لەگەڵمانە سەرۆکی ئەمریکا ئەڵێ بەڕێزێکی گەورەوە وتی من خەباتی کورد تەقدیرەکەم ئەزانم لە چی دۆخێکە تێپەڕیون مەلەفی سەربەخۆی و مەلەفی کوردمان داوەتە دەست بایدن ئەتوانی لەگەڵ بایدن دانیشی ئەم مەسەلەیە یەکلاییکەن وەڵێ دواتر لەگەڵ بایدن دانیشتین بایدن ڕوویای خۆی بە تایبەتی و ئەمریکای خستە ڕوو لەسەر کورد و دۆخی عێراق ئێمەش باسی ئەو دۆخەمان بۆ کرد ئەڵێ بایدن پێیوتم بارزانی لە تەمەنی من و توا پێشەوەی بمرین دەوڵەتی سەربەخۆیی بینی ئەوەی ئێستا کە لە ئەمریکا گوزەرێ زیاتر
وا دەرەکەوێت بایدن ئەبێ بە سەرۆکی ئەمریکا وا دەرەکەوێت من بە ناوی ئەم کتێبەوە کە کتێبە تا ئەو کاتە لە بەردەمی کاک مەسعود بووە کە نەکەوتوتە ناو خەڵک هاتە ناو خەڵک ئەمە مڵکی گشتیە ئەم کتێبە مڵکی نەتەوەیەکە بە ناوی ئەم کتێبەوە هیوادارم بایدن کە ئیسابێ بە سەرۆکۆمار کە لە جێگریان نەیتوانێت لە سەرۆکۆماریە ئەو قسەی لەگەڵ بەرزانی وەفدی کوردیا کردی هیوادارم بتوانێت کاری لەسەر بکە و هیواداری سەرکردایەتی کوردیش لەگەڵ ئەم دۆخەی ئەمریکا وردمان بڵام بکە دواتر ئاماژە بۆ داڵێک کە گەڕامەوە دووبارە لەگەڵ کۆی حیزبی کوردیا دانیشتم باسی سەردانەکەم بۆ کردن ئەمریکا چیان و تۆ چیمان کردو و ئەوانە بۆ ئاماژەشم بۆدا کە پێشتر من جارێکتر بایدن و ڕاوێژکاری ئەڵمانیام دیوە و عەبادیشم دیوە لە دەرەوە باسی مەسەلەی ڕیفراندۆم بۆ کردن ئەڵێ بە حیزبەکانم وت ئەمە نەتیجەی دەرەنجامی سەردانەکەی منە ڕێک بۆ سەر بەخۆی باسم کرد بە ئەم هەنگاوە بنین ئەڵێ مامۆستا عەلی باپیر پێی وتم بەرزانی ئەمە قورسە تۆ توانی ئەمە بگریتە ئەستۆی خۆت ئەڵێ پێم وت ئەگەر لە ناوخۆی کووردا تێکی نەدەن بە دڵنیاوە من ئەم ئەرکەیە کرد بەستێ ئەڵێ دواتر ڕێکەوتین لەسەرەوەی بۆ جارێکتر بچینەوە عێراقیەکان بدوێنین هێزی عێراقیەکان باسی وەزعیان لەگەڵا بکەین بۆ ئەوەی نەڵێن بە بێپرسی ئێمە ئەم بڕیارەتان داوە ئەڵێ خۆشم چووم لەگەڵ وەفدەی کە دامان نابوو لەگەڵ کۆی هێزی عێراقیەکانە کۆبووینەوە لە بەغداد پێمان وتن ئێمە 100 ساڵەوە باشتر لە دوای بڵێن لە دوای 2023ەوە هەموو هەوڵێکمان داوە ئێمە لەگەڵ ئێوە بە شەراکەت بژین بەڵام دیارە ئەم شەراکەتە فەشەل هێناوە بۆی هاتوین بڵێن یان شەراکەتی تەواو یاخود دوو دراوسەی باش ئەڵێ کۆی هێزە سیاسەکان ڕێکەوتین لەسەرەوە لیژنەیەک دروستکەین لیژنەکە ئەگەر بە شەراکەت بێ و ئەگەر بە دراوسەیش بێ دەرەنجامی ئەمە بەبێ شەڕ کۆتایی پێ بێت یعنی ڕێکەوتین لەسەرەوەی لەم دوو خیارەیەکیان نەڵژێرین بەس خیاری شەڕ لە هیچ کامیانە نەبێت ئەڵێ کە گەڕاینەوە زانیمان کە عێراق هیچ وەکو بە کوردی خۆمانەڵێ هیچ سەوز ناکات دانیشتەکان لەگەڵیانە و بەردەوامن لە بڕینی موچە و بوجە و بەردەوامن لە ئیستیفزازکردنی هەرێمی کوردستان و پاشەکشە لە بەڵێنەکانیان بۆیە جارێکتر لەگەڵ 2007 لەگەڵ کۆی حیزبەکانە کۆبوومەوە بڕیارمان وەرگرت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم ئەڵێ تاکیدم لێ کردنەوە ئەمە کارێکی سەختە هەنگاوێکی سەختە کێ باوەڕی پێێتی بە باوەڕ ڕەبێ بکەین ئەڵێ یەک هێزی سیاسی دژی ئەم ڕێیە نەبوو ئەم بڕیارە نەبوو بە تورکمان و بە ئاسووریەکانیشەوە کە لەو کۆبوونەوە بن هەموو بە کوردەکانیشەوەی هێزەکان هەمویان موافق بوون لەسەرەوەی کە ئێمە ڕیفراندۆم بکەین هەمووشیان ئیمزایان کردووە کە ئیمزاکانیان لە دیکۆمنتە هەیە دانرا دوای ئەنجامدانی ڕیفراندۆم ئەوە دۆخەکەمان بەو شێوە دیە لە بەشا باز لە نامەکەی تلسنەکە کە وردەکاری نووسیوە کە ئەو نامە گۆڕینەوە گفتوگۆیی نێوان بارزانی و تلسن چۆن ڕووداوە لەم کتێبا هاتووە وڵێ لە ئانوساتی ئەو ململانەیشە مەلیکی ئوردون پاشای ئوردون تەلەفۆنی بۆ کردم کە من سەردانێکی ئوردون بکەم وتم کوردستان گەماروی ئاسمانی لەسەرە من ناتوانم بێ من خۆم فڕۆکەی تایبەتی لێرم ئەڵێ دوجار بوو دیار بوو عێراقیەکان بە مەلیکیان وتو با بەرزانی بڵێ لە ڕیفراندۆم پەشیمانین مش بە مەلیکی وت ممکن نییە پەشیمانین و تر دانیشتەکەمان ئەنجامی نەدا لەگەڵ مەلیکی ئوردونە لە ئەتوانم بڵێم کۆتایی وتەکەی بەرزانی کۆکردنەوەی هەموو کتێبەکەیەتی لێرە و لە کۆتایی وتا باز لەوە کە کورد لەمە دوای ئێمەمانوێت چی بکەین ئاماژە بۆدا بەبۆی ئەو سیاسەتی نێودەوڵەتیوە ئەو کوردستان بۆ بە 4 پارچە بۆیە هەمووی خصوصاتی خۆی هەیە ئێمە بێ عاملی خێر بین بۆ هەر پارچەیەکی کوردستان و هیچ کامان عالمیی شەڕ نەبین بۆ پارچەکانی ترمان ئاماژە بۆ دەدا ئاماژە بۆ دەدا بۆ جیهانیش کە ئێمە ئەمانەیە بە گفتوگۆ بە دیالۆگ لەگەڵ داگیرکەرانی یاخود بێن لەگەڵ ئەوانەی کە کوردستانیان داگیر کردووە بە گفتوگۆ کێشەکان چارەسەرەکەین بێ خوێن ڕشتن قفڵی و کتێبەکەیشی بە ڕستەیە کۆتایی پێێنێ کە ڕستەیەکە توانم بڵێم ڕستەیەکی ڕاقیە ڕستەیەکی گەورەیە بۆ جیهان کە ئەمێ بکەین بە دروشم بۆ خەبات بۆ خەباتی مرۆڤایەتی ئەڵێ بە مرۆڤایەتی و بە خەڵکەمووی ئەڵێم کە ئێمە وەکو کورد بەشێکین لە مرۆڤایەتی هەرگیز بەشێک نابین دەستەمکاری ئەمە ڕستەیەکی قفڵی کتێبەکەیەتی کە ڕستەیەکی ئەتوانم بڵێم دروشمێکی زۆر جوانە کە ئێمە لە ئاسی دەولی و ناوخۆشەکاری لەسەر بکەین پاشکۆکانی ئەم کتێبە بریتێر لە ڕەهەندە دەسووری و یاسایەکان و دەقی بەیاننامەکانی کۆنگرەی ئۆپسیۆنی عێراقی و هەموو ئەو دیکۆمنتانەی تایە لە سەر ڕیفراندۆم کراوە لە ناو هێزە سیاسی کوردستانیەکانە هەموو بەڵگەنامەکان بە ئیمزا و بە داوەتایەوە هەموو مبەڕێ دەولی و نێودەوڵەتیەکان و یاسایەکانشی
خستووەتە ڕوو هەنی شتێک نەماوە لێرەدا نەبێ ئەتوانە بڵێم ئەم کتێبە مێژووی وەک خۆی نووسیوەتەوە وەک ئەوەی کە ئیتر مێژووی ئێمە هەندێکی پێویستی بە بەڕاستی ڕاستکردنەوە هەیە ئەم کتێبی بۆ مێژووە بەڕاستی ئەتوانە بڵێم مێژووی کورد بە تایبەتی لە مێژووی نوێ ئەبێ بە بنەمایە کە ئیتر خوێنەری کورد نووسەری کورد حقیقەتی مێژووی کورد لەم کتێبا ببینێتەوە ئەم کتێبە تەرجمەش کراوە بۆ ئینگلیزی و بۆ عەرەبی تەسەورەکەم بۆ زمانەکانی دیش تەرجمە بکرێ ئەمە کە شتێکی باشە بۆ ئەوەی هەم کوردەکانی ئێمە لە پارچەکانی تر زمانیان لە قەدەغە کراوە لەوە نەدەتوانن بە زمانی دایک خوێندنەوە ئەم بۆی بیانەکانیش لە حقیقەتی مێژووی کورد تێبگەن ئەو سەرنجی من لەسەر ئەم کتێبە یعنی ئەوەی کە باسم کرد کلیلی باڵێن ژوورەکانی ناو ئەم تەوەرانە بوو باسم کرد بەڵام ئەوەی کە سەرنجی منە ئەوەی ئەم کتێبە بەرزانی لەم کتێبە ئەوێت چی بە ئێمە بڵێ بە تێگەشتنی خۆم دەکرێت دواتریش هەر کەسێکەی خوێنێتەوە تێگەشتنی خۆی لە هەڵجنێک کە بەرزانی لەم کتێبە دەوێت بە کورد بڵێ چی یعنی بە تێگەشتنی من لێرەدا بەرزانی بە ئێمە دەڵێت لە ئەنجامی سیاسەتی هەڵە و ململانی دوور و درێژ نە حکومەتەکان توانیان کورد لە ناوبەرن و بیتوێنەوە نە کوردیش توانی حکومەتەکان بڕوخێنێ بۆیە زەرمەندی یەکەم گەلانی ناوچەکە لەم دۆخە تەناچارش تێگەشتنە لە یەکتری پێمان دەڵێ بە کورد دەڵێ بە هەموو پێکاتەکانی عێراق دەڵێ تەنها چارەسەر بۆ نێشتنی گرفتوەکانی نێوان کورد و ئەوانی تر واسێنانە لە عەقڵی ڕەفزکردنی یەکتری و عەقڵی شۆڤێنێتی و خۆڵبوونەوە لە عەقڵی یەکتر قبوڵکردنە ئەگینا نە کورد دەتوانێت ئەوان لە ناوبەرێن نە ئەوانش دەتوانن کورد بتوێنەوە مێژوو ژەمی سلمان بووە بەرزانی پێمان دەڵێ لێرە کە بە درێژایی مێژووی عێراق لە مەلیکەوە تا ئێستا هەموو سەرکردەکانی عێراقی خۆیان ئەبوێرن و نایانوێت لە مێژووی کورد تێبگەن هەر کاتێتە قەزەی کوردیش ئەمان فەرابۆشێکن و مەسەلەی ترێن بە ئارا و شەرەکەت قبوڵ ناکەن وە کێشەی ئێمە پێش دروستبوونی دەوڵەتی عێراق بووە لە سەردەمی سەفەوی عوسمانیەکە و پێشترش بڵێ بەرزانی پێمان دەڵێ بۆ مەسەلەی ڕیفراندۆم دەڵێ لە ماوەی 100 ساڵدا جیهان ڕێگای نەدا کە ئێمە داوای سەربەخۆیی بکەین بۆیە ئێمە لە ڕیفراندۆمە ئەم دەرفەتەمان بۆ خۆمان خولقان کە بەڵێ ئێمە سەربەخۆییمانەیە وەکو هەر میلەتێکی ئەم جیهانە بەرزانی پێمان دەڵێ بۆ ئەوەی خۆمان بناسیێنینەوە دەبێ بگەڕێنەوە بۆ قوڵایی مێژووی خۆمان یعنی تەفسیری خۆمان ئەبێ بگەڕێنەوە بۆ کاتەی کە کورد دەسەڵات بووە لە مادەکانەوە لێەوە بێنە خۆمان خوێنینەوە لەو کاتا کە ئێمە کورد بووین نە عەرەب بووین نە بەشێک بووین لە تورک نە بەشێک بووین لە فارس ئەڵێ لەبێت لەو کاتەوە خۆمان خوێننەوە لە قوڵایی مێژووە چونکە هیچ میلەتێ لە لاوازیان ناتوانێت خوێندنەوەکی باش بە خۆی بکە بەڵام لە دەسەڵاتەوە باشە توانێت خۆی بخوێنێتەوە بۆ ئێمە بێ بگەڕێنەوە بۆ قوڵایی مێژووی خۆمان لەو مێژووە کە ئێمە کێ بووین کە ئێمە بندەستی هیچ میلەتێ نەبووین لەوە بخوێنەوە بۆی ئەم زیهنیەتێ بچووکە تەجاوز بکەین کە بەڵێ ئێمە نەتەوەیەکین کۆنترین نەتەوەی ئەم ناوچەوەی خاوەنی ئەم ناوچەی بەرزانی پێمان دەڵێن لێرە ئەڵێ بە درێژایی مێژووی کورد لە باشوور هەوڵمان داوە شەڕی ئێمە نەبێ بە شەڕی کورد و عەرەب ئەم شەڕە کۆمەڵایەتی نەبێت و نەچێتە سەر شەقام بەڵام ئەو هێزە عێراقیانەی ئێستا لە بەغا حکومەکەن بە جدی کار لەسەرەوەکەن ئەم هێزە کۆمەڵایەتی بکەنەوە بیکەن بە شەڕی کورد و عەرەب بۆ ئەوەی بتوانن لەڕێ ئەم دژمنایەتی کوردەوە لە ئینتیخاباتە کۆمەڵێ بەدەنگ بێن ئەمەش یاریەکی ترسناکە باوەڕم وایە چۆن لە پێشوو هەردۆڕاندویانە بەم شێوە لەم یاریەشا دۆڕێن بەڵام ئێمە وەکو کورد نامانێ ئەم شەڕە کۆمەڵایەتی کەینەوە ئەمە شەڕی ئێمە لەگەڵ دوو ئاگایە عەقڵێتێکی فاشستی عەقڵێتێکی ئینسانی خواز ئێمە لەگەڵ کۆی عەرەب یا کۆی فارس یا کۆی کورد شەڕمان نییە لەڕێ ئەو عەقڵێتانە شەڕمانە کە کورد ڕەف دەکەنەوە پێمان دەڵێ عێراق لە یەکەم پاشایەوە تا ئێستا ڕاستە لە هەندێک قۆناغی خەبادا ڕوویە جیاواز گۆڕاوە بەڵام یەک تێڕوانینیانەیە بە بچووکردنی سەیرکردنی کورد بۆی ئێمەش ئەمە قبوڵ ناکەین بە هیچ شێوەیەک شەراکەتی ڕاستەقینە نەبێ دوو دراوسێوەک ئاماژەمان پێدا ئەگینا کورد خاوەنی مێژووە و خاوەنی ئەم وڵاتەیە لە کۆتایی ئەڵام ئەم کتێبە بە بیرێکی ئایدۆلۆژیای حیزبی نەنووسراوەتەوە و بەوە نەنووسراوەتە نووسەرەکەی کە جەنابی بەرزانیە کە خۆی چی بیوە ئەگەر وەکو ئینسانێکی حیزبی ئایدۆلۆژی وەک مێژوو نووسێکی کورد ڕازبۆکردن لەگەڵ کووردا ئەم مێژوو نووسراوەتەوە
بە چاوێکی ئایدۆلۆژی نەنووسراوەتەوە، بۆیە هیوادار و خوێنەرانی ئەم کتێبە بە چاوێکی حیزبی ئەم کتێبە نەخوێندنەوە، ڕەخنەکانیشان بە چاوێکی کوردانە بێ و بە چاوێکی ئەکادیمیانە بێ. سپاس بۆ ئامادەبووتان و بەختمان بێت. سپاس بۆ ڕێبەڕێزمان کاک فازڵ نووسەر و ڕۆژنامەنووس. گەلی کوردستان دەیەوێت بەشێک بێت لە مرۆڤایەتی نەک دەستانکاری ئەمە تایتڵەیەکان ئەمڕۆ خۆی کردوینەتەوە بۆ خوێندنەوەی کتێبی بۆ مێژووی حیمایەتی جەنابی سەرۆک بارزانانی. برای بەڕێزمان کاک خەڵاتمەد نووسەر داوای کردووە کە قسەی هەیە و هەوێ بەشداری بکە با فەرمێن بووی لە جۆبیستی سەرنجەکانی. وەڵام من لە زۆر شوێن و چەند جاری داوام کرد لەسەرم کتێبە قسە بکەم، یەکسەر خوێنمەوەکەوە لەم کتێبەکە. ئەمەوێ بەبێ لایەنی وەک نووسەرێک دوو خاڵباز دەکەم. یەکەمیان کتێبەکە کە خوێنمەوە لە بەرگەوە بۆ بەرێک، لەو ماوەیە چەند کتێبێکی ترم خوێنبووە لە بیرەوەری لە مێژوو لە شتی تر. بە ئێمەیانەوە خەڵکی تر خوێنەوارترن و کاک مەسعود ئەهلی قەڵەم ئەو شتانە نییە کە کتێبەکەی ئەمەم خوێنەوە بۆم دەرکەو ئەم ئەزانێت تاریخ بنووسێتەوە و ئەوان نایزانن حەقا لاسایی ئەو بکەنەوە. ئەوە بەبێ لایەنی ئێڵێ میشم قسەیە نییە. دووهەمیان کتێب کە ئەنووسرێ ئێمە ئەهلی سنعەتەکەی نەیزانین، ڕێ دێڕەکان و ناوەڕۆک و ئەوانەی کە ئەینووسیتەوە تعبیرە لەوەی کە ئەتەوێ بیکەی. کاک مەسعود ئەم کتێبەی نووسیوە، کاک مەسعود کە ئەم کتێبەی نووسیوە بۆ مێژوو داکۆشی لە خۆیەکە، لە خەباتی خۆیەکە، لە خەباتی کوردایەتیەکە تا ڕیفراندۆم هێناوێتی. بەڵام ناوی کتێبەکە ئەم ترسێنێکە کاک مەسعود نەڵێ لێرایشی من تەواو بووە. ئێمە کاک مەسعودمانەوێ لەم قۆناغەشە شانی باتەبەر و نەهێڵێ وەزعەکە بەرەو خراپتر بڕوا، چونکە بۆ گەزانن کوردستان لە بەردەم مەترسی شەڕایە. من هەرەوە ناوەڕێم. سوپاس. برای بەڕێز کاک ئەبوبەکر جاف پێی فێشەیە قسەی هەیە با فەرمێن. ئەم کاتان باش. سپاس بۆ هاوڕێی ئازیز کاک فارس بۆ خوێندنەوەی ئەو کتێبە. ئەوەی من ئەمەوێ باسی دەکەم لە خاڵێکی زۆر گرنگایە لە زمانی پرۆژەیەکی خوێندنەوەی مێژووی ئێمەیە لە ناو 100 ساڵە. لە ناو 100 ساڵە ئەم مێژووە بریتیە لە ئاگاییەکی شکاوە، بریتیە لە وشیاریەکی نەوعەن ما خەمژین. لە زمانی خوێندنەوەی ئەم 100 ساڵە تۆر پێ ئەو میتۆدەی کە من بەری کەوت و میتۆدێکی ژینیالۆژیە دەمەوێت لەم ئاگاییە چۆنەتی نووسینەوەی مێژووش ببینم. لە زمانی ئەم نووسینەوەی مێژووە کە جەنابی سەرۆک هاتووە کتێبێکی نووسیوە، حەدەسێک فاکتێک ڕووداوێک کە پاخ ئیکسلانس بە پلە ئەمتیاز ڕووداوێکی نەتەوەییە بە پلە ئەمتیاز. ئەگەر ئێمە دوورکەوینەوە لەو نەزع و کەڵکەڵە ئەنتی پارتیەتێتر هەموو شتێلەنەوە و گاڵتە جاڕی نوکتەیە ببینین و بەڵ ڕووداوەکەوەکو خۆی نەبینین. ئەمە خاڵێکە. خاڵی گرنگ ئەوەی کە باسم کرد ئەم ڕووداوە لە ناو ئاگاییەکایە. ئەم نووسینەوەی مێژوو میتۆدی نووسینەوەی مێژووە لای کورد و دەوروبەریش لە ناو ئاگاییەکی شکاوایە، لە ناو جەستەیەکی شەمێنراوایە لە ڕووی نووسینەوەی مێژووە. قسەم لەسەر ئەم مێژووە خەمگینەیە کە ئێمە بەر هێزێکی تر ئەکەوین، بەر ململانەکان ئەکەوین بەڕاستی. بۆیە لە زمنی ئەم مێژووە کە ئەینووسینەوە دروست ئەم کتێبە هاتووە مێژوویەکی نوێ ئەنووسێتەوە. ئەم مێژووە داپڕاوە لەوەی کە ئێمە شەڕێک بفرۆشین بە نەتەوەکانی دەوروبەرمان کە هەر لە ئەساسەوە هەزاران ساڵە ئێمە لە ململانەی سەخت و هەزاران ساڵە لە هاتنی ئیسلامی و لە هاتن نە. مێژووی بەرکەوتنی ئێمە لە ناو ئاگاییەکی غەمگین، لە ناو ئاگاییەکی شکاوە بریتیە لە مێژوویەکی تازە، لە ناو هەلومەرجێکی تازە کە مێژوەکەی بۆ 100 ساڵ 150 ساڵ 150 ساڵ ئەگەڕێتەوە و هەر لە ناو ئەم 150 ساڵە نووسینەوەی مێژووی ئێمە تەجەلاکردن و مانیویستکردنی جۆرێک لەو غەمجینەیە کە لە بەرەنگاری و لە بەرکەوتنی وشیاریا بەرمانەکەوێ. بەڵێ پێویستە سوپاس بەم کتێبە، پێویستە ئەم کتێبانە وە تەواوی هەر کتێب و جۆرێتی میتۆدێکی بەکارهێنانی مێژووی لە حەزەیەک و چکەساتێکی مێژووی بە هەنگۆر بگرێت. زۆر زۆر سوپاس. سپاس بۆ برای نووسەرمان کاک ئەبوبەکر جاف. جارێکی کە سپاس بۆ بەشداریەوەی بەڕێز تایبەت بۆ
مداخلەی هەردوو برای نووسەرمان کاک خەڵات عومەر و کاک ئەبوبەکر چاف. میوانانی هێژا و خۆشەویست ئێستا کتێبەکانتان بە دیاری بەسەرا دابەشەکرێت لەگە دابەشکردنی کتێبەکەیە کۆتایی بەم مەراسیم و کۆڕایەنی سوپاس بۆ ئامادەبوونی ئەوەی بەڕێز